ئەم پێشنگای جوتیاری نمونەیی کاگازا دەڵەبجەیە ویستی بەرهەمەکانی هەر لە ناو هەڵەبجا نەبێت بێنێتە دەرەوەی هەڵەبجە بە تایبەتی بۆ پایتەختی هەرێمی کوردستان تەنیا کاگازادە لەم بەرهەمە لەم پێشنگا بەرهەمەکانی عەرز کردووە و پێشکەشی خەڵکی هەولێری کردووە ئەویش کاگ ئەحمەدە کەسێکی ناسراوی کوردستانە هەروەکو ئەوەی کە بەرهەمێکی ناوخۆیە وتی ئێمە لا ئێوە و بەرهەمەکانم عەرزەکەم والله ئەمە خۆیان کۆمەڵی خەڵکی تریش حەزیان کردووە بیان بەشداری بکەن لێرا بوەستن ئەگینا وەکو ئێمە وەکو نمایشی بەرهەمەکانی کاگازات تعبیرە لە هەموو بەرهەمی جوتیارانی کوردستان ئامانجی ئێمە لەم پێشنگای ئەوە نییە بین پارە پەیاکەین و شت بفرۆشین تەنها ئامانجمانەوەی بەرهەمی کوردستان بناسیێنین بە هەموو کەس وەلایەنی بەرپرس و پەیوەندیدارەکانی حکوومەت هەرێمی کوردستان بێن بەرهەمی خۆیان ببینن هی وڵاتەکەی خۆیان ببینن ئیتر هاوردەی دەرەوە کەم بکەنەوە هەوڵ بن بەرهەمی کوردستان بنێرنە دەرەوەی کوردستان و لە دەرەوەش کەمتر شت بێتە کوردستان.